ساڵتان لێوێ ئەمە ئەم پاڵەوانی بەردەستمان ناو چییە؟ سان ناو ناوی چییە؟ ئافرین ئەمە کاکە سانە سان هەژار ساڵێک و 6 مان بەردە ئێستا 18 مان بەردە ئێستا سپاس بۆ خوا کە سوکاری سان متمانیان بە ئێمە کرد و لەژێر بێهۆشکاری گشتیە تەواوی دانەکانیمان چاک کردەوە باوکی سان ئەگەر پێم فەرمووی گەشتە وەزگی چۆن بوو ئێستا چۆنە؟ گەشتر دانی زۆر خراپ بوو بۆ ناخواردن بۆ سەرماوکردنا بۆ ئاوی سارد و گەرم هەمووی یعنی ساڵاتەی زعاجکردنی زعاجی کردووی بەڕاستی زۆر عمەلیاتەکان خوا بەزارە سیەوەش خۆش بێت ئێستا باشترە کێشەی باشە شکر خوا بەزار وەرە پێشە لە زەحمەت وەرە کوڕم وەرە بە سەفەر باشمو ئەی ئەو قەرارە زەحمەت نەبووی کە بەنجام بۆم ناوە با زۆر بە حکمیم پێشتر عملیاتێکی بۆ کرابوو فترەیەک پێشەوە بەڵام لەئاخیرا مەسلحەتی مناڵەکە پێشەوە وەرە پێشەوە وەرە ئەمە دارەکانێتی دەم کڕە سپایدەرمان ئەمە دانی سپایدەرمان 1 2 3 4 لێرەژێکێ لێرەژێکێ ئەو پەڵەسپیانەکەی بین سێمانگەنەوە دایک و باوکی بۆی کە فلۆراید بن لە دانەکانی و سپاس بۆ خوا کۆنتڕۆڵ و هیچ کێشەیەکی نییە و دوو دانیشتریشی کەوتو هەمیشەی هاتوتە بڕە باشی ئەگەر ئێستا دایک و باوکێکیان پێویست بە بەنجی عامە چێ فەرمیکرا؟ وەڵڵاهی من پیان ئەڵێم بیکەن چکە مەسلحەتی مناڵەکە پێش هەموو شتێکە بەڕاستی بەتایبەتی بۆم تەمەنی ئەماکە ناتوانن ئاوا بەبێ بەنجی گشتی چەند ساڵ بوو کە ئەمانەتەکەمان کردووە؟ 3 ساڵ بووین 3 ساڵ سپاس بۆ خوا کەسە خوا بەزار بێزەکە لەگەڵ ماوەرە ئەمە سەرنجامەوە ڕاکێشم لە ڕووی زانستیەوە بەلایکەمەوە ساڵێک جارێگەمە تیشکە گرینەوە بۆ مناڵەکان ئەمە لە دوای ساڵێک و 6 مان لە دوای 18 مان تیشکەکەمان گرتوتەوە سپاس بۆخوا نەشتەرگەریەکە بەپی تەواوی حساباتە زانستیەکان سەرکەوتنی بەدەستهێناوە دەمەوێت سەرنجتان بۆ ڕاکێشم ئەکرێت ڕێگەبرنەوەی کە مناڵەکانتان بچێتە ژێر بێهۆشکاری گشتی بەچی بۆی کە لە تەمەنی 1 ساڵی و سەردایمان بکەن کۆنتڕۆڵی دەمودانیان بکەین و تا پێسە سوپاس بەخوا زیاتر لە 150 حاڵەتمان کردووە و سەرکەوتنی باشمان هەیە لە بوارەکەیان لە تەمەنی زۆر بچووکی خوارد و ساڵ هەتا وەکو تەمەنی 45 ساڵ و 50 ساڵیش ڕێز و حرمەتی دکتۆر هەڵگوڕ ساڵح جاف پزیشکی دانی خێزان ناڵ بۆدە